سامان خەرچی هەولێر لە هەڵبژارنی ڕابردوو پەرلەمانی عێراق گەنج زۆر بەکەمی دەنجیدا ئایا ئەو سێ مانگەی ئەتو چ دەکەیتەوە گەنج بەشداری هەڵبژارنی ناوخۆی کوردستان بکات؟ خۆی کاکە سامان ئەگەر ئێمە سەیری نەتیجەی بەشداری بکەین ئەمە پێم وایە ئەگەر بەشداری کوردستان حساب بکەین بەشداریکردنەکە بەشداریەکی باش بووە. ڕقەمەکە ئەو ڕقەمە نییە بڵێ وڵا بەشداریەکە کەم بووە لە بەراورد بکە لەگەڵ شوێنەکانی تری عێراق لە شارێکی وەکو بەغدا ئەوان دەڵێن 30% بەشدار بوو، بەڵام بەپێی معلوماتی ئێمە و ئەو ڕقەمەی کە ئێمە هەمانە ممکنە نزیکەی 22% بووە لە شارێکی وەکو بەغدا. لە کوردستاندا بەشداریکردنەکە باشتر بووە. قسەی من ئەوەیە، من دەڵێم مستەقبەلی ئەم وڵاتە گەنجن و دەبێ حەز بەو مەسئولیەتە بکەن. ئەمڕۆ جیلێک هەیە ئێستا حکومڕانی دەکا، بەڵام لە مستەقبەلدا ئەمانەنەوە بن و مستەقبەلیش بۆ ئێوەیە، بۆ گەنجەکانە، بۆ ئێوەیە. لەبەر ئەوە مەسەلەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکان ئێوە دەبێ بە ئەرکی خۆتان بزانن. ئەوە مەسەلەیەکە کە پەیوەندی بە ئایندەی ئێوەوە هەیە. ئەوەی کە مهمە ئەمڕۆ لە کوردستان ئەوەیە ئێمە گەیشتوینەتە ئەو نقطەیە کە کێشەکانی هەرێمی کوردستان دەبێت لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە یەکلاو بکرێ. یعنی با بێن سەیری ئەوە بکەین. زۆر کەس دوای ئەحداسی 16 ئۆکتۆبەر تەسەووریان دەکرد کێشەیەکی زۆر گەورە لە کوردستان ڕوودەدات، شەڕی ناوخۆ دەبێ، مەشاکل دەبێ. ئەگەر سەیری تاریخی ئێمەش بکەی حەقیان بووە ئەو مەترسیەیان هەبێ، بەڵام ئەوەی کە جێی خۆشحاڵیە ئەوەیە کە نەک تەنها هیچ شەڕێک ڕووی نەدا، شەڕی ناوخۆ ڕووی نەدا، بەڵکم بە ئێمە هەموو هەوڵێکمان ئەوە بوو کە بە دیالۆگ و لە یەکتر تێگەیشتن کێشەکان چارەسەر بکەین. ئەمە مهمە. قسەی من ئەوەیە ئێستا کێشەکان مادەم لە ڕێگەی سندوقی دەنگدان و لە یەکلا دەکرێتەوە، من پێم وایە دەبێ گەنجەکانی کوردستان کە لە نەتیجەدا ئەمە وڵاتی خۆیانە، لە نەتیجەدا لەم وڵاتە دەبێ بمێننەوە، لە نەتیجەدا دەبێت دەورێکی گرنگیش ببینن بۆ پێشکەوتن و ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتە. لەبەر ئەوە ئەمە یەکە مافی خۆیانە، مافێکی سروشتی خۆیانە. دووهەم بۆ هەرێمی کوردستان زۆر مهمە کە گەنجانی ئێمە حەز بەو مەسئولیەتە بکەن و بیری خۆیان بێنەوە. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە هەمانە ممکنە کۆمەڵێک یانی گەنجی ئەمڕۆ نەیدیوە پێشتر چه قوربانیەک دراوە بۆ ئەوەی ئێمە ئەو دەستکەوتانەمان هەبێ. بە تاکید ئەمڕۆ قۆناغێکی نوێیە. ئەو گەنجانە دەبێت دەوری خۆیان ببینن بۆ زیاتر پێشبردن و ئاوەدانی کوردستان. سەمیانم خەلکە دووکێمە مەتاڕە دووکێ چ لێ هات و تووشێ چ زانیاریە بدەمە سەر مەتاڕە دووکێ؟ بەڵێ کاکسەمیان ئەستکارم ئەوە زانیاریە بدەمەوە. طبعی مەتاڕی دووکێ هەر وەکی هەر پرۆژەیەکی پشتی ئەف قەیرانە دارایی سەرێ هەرێما کوردستانی هاتێ ئەو پرۆژەش ڕاوەستە مە بەری هەنگی حواڵەی تەندەریکردبی بۆ کۆمپانیەکی دەرچوو بێ پلانەوەیە هەی کۆمپانیا جێبەجێکار معلومەکیە و دەستپندێک شۆڵیش کرد هاتەکردن سەر مەتاردا. بەس بەداخەوە ئەف قەیرانە دارایی ئەف پرۆژەیەش وەکی هەر پرۆژەی دی ڕاگرت. هیڤیامە ئەوە ئینشاءالله باشبوونە وەزعی دارایی یا حکوومەتە هەرێما کوردستانی ئەف پرۆژەیەش جارێکا دی دەست پێ بکەتەوە. مهم ئەوە تو بزانە مە ئەوە بیر نەکریە و ئەف پرۆژەیەکی لوان پرۆژە بتەکید ئەگەر ئیمکانیاتێتمە باش ببن دێ دەست بکارەکەینەوە و ئینشاءالله دێ بنە خودانێ فڕۆخیەخانەیەکە ڕێکوپێک لە دووکێ. کوری عەبەید خەلکی پارێزگاوە دووکێ ئایا هین چەند ڕازینەش ئەنجامێت پرۆسەسا هەڵبژاردنێ؟ خۆ حقیقت کاکشکوری طبیعی هەڵبژاردن شتێکی مهمە. اینی پرۆسەیەکەت عێراقیدا پشتی ساڵە 2003 ڤەت عێراقیدا یا دەست پێکرێ و پرۆسەیەکە مەجالێت دەتە خەڵکێک و بکاریتن نوێنەرێت خوب دڵێ خوب پرۆسەیەکە دیموکراتیدا هەڵبژێریتن بۆ پەرلەمانێ وەکی پرۆسە شتێکی زۆری مهمە.
طبيعي او تشتي هاتيه كيران العراق بداخوا يعني هشتا بدرستي جهه خو نگرتيا وبتصورها من اف مساله طبيعيه يعني اف موضوعه دي بيتشيت يعني ديمقراطيات موضوع او نيتو دي تشتكي وكي هدياك ديداك افا تشتكي مرور الزمان يعني و دي چند سالك بيتشيت حتى جهه خوب درستي تگيريتن وكي بروسس سياسي نسبتا ما مهم اوه همه لایک پشتراز ببن لأو دنگت کو اینای و هر پنگا وکا لازم بید بونده اف پشتراستی بدت لایانت دیت سیاسی تایبتی از بحث لایانت کردستانیت کم کو نگرانیک یا هی لسر مثلا دنگت خو ام پشتگیری هندت کین کو بله اف مسئله دست جارکا دی بیتا هجمارتن بونده دا مطمئن ببن لأو دنگت کو هی نسبة ما طبيل هريما كردستان يا مهم أو أنف انتخابات تميت هريما كردستان أفت مستقبلي تشتي مهم أو أم وكي حكومات أم ضامن هندينك وأف بروسيا لازمة بروسيا كشفاف بيت لازمة بروسيا كديمقراطي بيتن ولازمة يدور بيت لهر مشكلة هيك نسبة ما أفيا مهمة وكي هريما كردستان وباور ياما أف انتخابات هريما كردستانش مستقبلش دات مهما بهند أم پیگی خو زیده تر هم لعراق بقوت بخین و هم لدروش وکی ملتك و ام مشاكل خول لريكا صندوقا دنگدان يكلات كينبا يعني اف مسجة بو دروة اف مسجة بو عراقي اف مسجة بو ناف كردستانش مسجة كي زورية مهمة و هيفيا ما او ان شاء الله بدرستيو بمشكلة اف بروسيا بيت انجام دان نام عبد الله محمد جوتيارم لا دبري هلا جاي شهيد يا بيرتان لو نكردو تايسا بروبومي فلاح كان وربقرنو هاوردا كم كانوا خوي حق لا اوانيا اما يعني مسألة هاوردا كردن لدرا ووزارتي مالية وزارتي دارایی لقال وزارتي كشتوكال عادة أما هردو كيان تنسيقيان هيا لو كاتاني كإما بروبومي خمان من هيا هي داخلي هنا وخمان ضريبة ولسر هاورده كردن زياد دبي بو اوي خلق بتوانن اوي داخلي بروبومي داخلي استفاده لبكن اما استا كيشيك من هيا كيشي اما اوي زور بداخه ولا زور شوين بغداد عراق ريجرا لويك بروبومي هريمي كردستان بچتا او ناوا و اويك خومان همانا اويك لناو هريمي كردستان هيا زياتر لويك اما بيوستي مان بي هبيتن لما لقال بغداد استا لسر خطين بو اوي او ريجيا بكريتوا و اجازي او بدريتن كبروبومي هريمي كردستان بو شوينكاني تري عراقيش بروا وان شاء الله لا يندجدا پلانی واه بیتن با اوی امبرو بومی که استا خومان اوی که خومان پیوستی مان پیاتی و خومان مصرفی دکین اوی تر حول بدین ریگه بدوزین و بنیرین بو درو میلاد مازد دانشجوی عنکاوه پلان تانسیا بو گشت پیدانی گشت و گذار لهرمی کردستان پلان حکومت طبیعی کردستان یکیک لو شوینانه که به حقیقت زور سرنج راکش بو مسئله گشت و گذار که میلاد بەڵام گەشت و گوزار خۆی بە تەنها پێویستی بە ژێرخانێکی پتەو هەیە ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە هەندێک گەشت و گوزار هەیە کە لەلایەن خەڵک لە بەشەکانی تری عێراقەوە ڕوو دەکاتە هەرێمی کوردستان و هەروەها لە ئێرانیش و بەشێکی کەمیش لە شوێنەکانی تر بەرەو هەرێمی کوردستان دێن طبیعی ئەم چەند ساڵەی ڕابردوو لە دوای 2014ەوە ئەولەویەتی هەرێمی کوردستان مەسەلەی بەرگری کردن بووە لە شەڕی داعشدا ئەوەی کە ئێستا مهمە لەمە دووە چونکە ئێستا داعش وەکو منەظەمەیەکی ئێرهابی کە شارەکانی بەدەستەوە بوو کۆتایی پێهاتووە لەمە دووە ئێمە تەرکیز دەکەین لەسەر ئەو ژێرخانانە ژێرخانی ئابووری خۆمان چۆنیەتی پەرەپێدان بە مەسەلەی کشتوکاڵ چۆنیەتی پەرەپێدان بە ژێرخانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا کە بە حقیقت کەرتێکی یەکجار زۆر مهمە و دەتوانێت سەرمایەکی زۆریش بێنێت بۆ ئەم وڵاتە ئێمە ئەگەر سەیری ڕقەمەکان بکەین ئێمە دەبینین ساڵ بە ساڵ خەڵکێکی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن هەم لەبەر ئەوەی کە
هەرێمی کوردستان لە ڕووی ئەو هەوا فەرقێتی لەگەڵ شوێنەکانی تری عێراق و هەروەها خەڵکەکەشی زیاتر ڕویان کراوەیە بۆ ئەو خەڵکانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان. لەبەر ئەوە پێویستە لەم بوارەدا کەرتی تایبەت دەوری خۆی ببینێ بۆ ئەو مەسەلەیە و ئێمە لە حکوومەتی هەرێم زۆر بە جددی لەگەڵ کەرتی تایبەت هەموو هەوڵێک دەدەین کە بۆ ئەوەی ئەم کەرتە ببژێتەوە و ئێمە دڵنیاین لەوەی ئەگەر بە شێوەیەکی ڕێک و پێک ئەم کارە بکرێتن ئایندەیەکی زۆر گەش بۆ هەرێمی کوردستان دەبێت لەو ڕوویەوە. من ڕێزوانە ئەس خەڵکی دووهوکێمە شێوانێتە هەنە و کەرتی تایبەت دانیک و کەسن دەرچوین کولیان گەنجێت وەکی من کار لێ بکەن. خۆ ڕزوان حەقیقەت لە هەر وڵاتێکی لە هەر کۆمەڵگایەکی دینەمۆیە بڕێدەبرنا وڵاتی کەرتی تایبەتە. یعنی ئەگەر قرار ئەو بیت هەر تشتێک حکوومەت بکات ئەوە تشتێکی غەڵەتە، ئەف سیستەمێکی فاشلە و غەڵەتە. لازمە زەمینە ئامادە ببیت بۆ هەندێک کەرتی تایبەت بکارید دەوری خۆی دروست ببینیت و ئەگەر مە کەرتێکی تایبەتی فعال هەبیتن حقیقت دکاری دەوری خۆ ببینیت بۆ هەندێ گەنجێن وەکی تە و خەڵکی وەکی تەیە گەنج بکارید و کەرتەیدا شۆڵ بکەن. ئەو گەڵێک مهمترە. vegavê prostîd yani nebtinêt Kurdistanê dal hema Iraqê terkîz li ser yek tişt e kertê giştî ker hikûmet nî ev tişt e eger hû berdewam bît hikûmet nikarît van tiştane hemiya biket hikûmet nikarît hema xelkekê da bimezirînît ev nahête kirin ev sistemeyê dirist niye û ya dirist ew e hemû mihawile bête kirin mecal ve bibît bû hindê kertê taybet dewrê xwe bibînît. اگر ام برای خوب بدینه ما تشتک ناو کرت تایبت کردستان نبویه بری نها پشتی روخانا رژیم هیدی لسر خو ما محاوله کرد کرت تایبت دوری خوب ببینید کردستان دا و از راستید بیجم اینی اگر تو برای خوب بدهی وان چند سالت کب داخل و پشتی سال 2014 وضعی ما هاتا گورین اولویت ما زیدتر بیا برنگاری کردستان الشر داعش دا 1100 کیلومتر حدود دیگل منظمه که ارهابی دنیاه اوه ام مجبور کرین اف کرتش وکی هر تشتکی دی پیشکفتنا وکی پیویز بخواه ندید و اما بری هنگی اگر ام ببینو براورده که بکین لهنگی حطانها ام دبینین کرت تایبت محاوله کرد دوره که زوری باش ببینیتن و خلقه که زوریش کرت تایبت دا شول کرد افرو پشتی نمانا داعش و پشتی اف برخودانا کو خوینا شهیدت ما خوراگیریا ملت ما قهرمانیا پیشمرگت ما هاتیه دست اینان باوریا ما افرو نها دیسا جارکادی لازمه کرده تایبت دوره که اساسی ببینید دوره که اساسی ببینید بو وجیاندنا دوباره یا کردستانه وقتی از بجم کرده تایبت لازمه کرده تایبت نک بس خانیا چکت و فروشید اما تشتی درست نیه کرده تایبت لازمه دوری خوب ببینیتن وان کارا بکت اوید کو گنجت و کتاب کارن تدا شول بکن و گاوه اگم بری خوب دینه کردستانه تشتی ما زور دروت هید معقول نیه حتی کنگی ام اوی علاج نکین حتی کنگی کرتیمه تایبت بس چاویوال هنده بید فایده که سریع بیت دسته و لازمه بیرکرنه و که استراتیجی بو افولاتی هبید لازمه بیرکرنه سر و اساس بیتن کو کرت تایبت ببیته مصدره که هنده اف خلقی و گنجت و کیده تدا شول کن تدا کار بکن و استراتیجیا ما بو هرما کردستان بله افیا ما باوریا هی کو کرت تایبت دینمویا هر ولاته که یا و یا هر پیشکفتنه که و از هیوی دارم و بسیارا مهم یا کو تکیری و از جارکادی بر خود دمه اف کسین کو سرمایه هی چه سرمایه داخلی کردستان ده هبید چه سرمایه دروی کردستان هبید لنها وقت جارکادی ام دست ببکین کرت تایبت دور خوب ببینید بو هنده دا کردستان لسرپیت خو راب وستیتن و از باورت کم پشتی اف مثلا بهای نفته و او مشاکلین کل کردستان درز بوی افرو هرما کردستان بجدی بیر الهندیت کتبه که تنها سرچاوه دهات و نه نفت بیت و نغاز بلکه لازمه احتمام بیت دان بو کرتین دیش
كوبي بواستن مشاكل ما يتولات ما حل